کێشەی وشکەساڵی جوانیەکەی شاری ڤێنیسی وڵاتی ئیتاڵیای شێواندووە. شاری ڤێنیس لە نێو وڵاتی ئیتاڵیادا یەکێکە لە شارە مێژوویەکان و خاوەنی جوانیەکی تایبەتە بەهۆی ئەو شەقامە ئاویانەی بۆ هاتوچۆ و گواستنەوەی هاوڵاتیان بوونی هەیە لە شارەکەدا. هەر بەو هۆیشەوە یەکێکە لەو شارانەی خاوەنی ئابوووریەکی بەهێزە بەهۆی داهاتی کەرتی گەشتیاریەوە بۆ وڵاتەکە و بە تایبەت بۆ شارەکە. بوونی تایبەتمەندی ڕێڕەوی ئاوی هاتوچۆ لە نێو شەقام و کوچە و کۆڵانەکانی نێو شارەکەدا وای کردووە گەشتیار لە سەرتاسەری جیهانەوە سەردانی بکەن. شارەکە دابەش دەبێت بەسەر 180 نیمچە دوورگەدا کە لە ڕێگەی ئاوی و هاتوچۆی نێوبەلەمەکانەوە بەسراونەتەوە بەیەکەوە و خاوەنی 400 پردە بەسەر ڕووی ڕێڕەوە ئاویەکاندا. لە ئێستادا گرفتی وشکەساڵی جوڵەی بەلەمەکانی نێو ڕێڕەوە ئاویەکانی سنووردار کردو و بەشێکی زۆری ڕێگەکان وشک بوون و بەلەمەکان لە کارکردنیان وەستاون. ئەمەش زیانی بە کەرتی گەشتیاری و بازرگانی شارەکە گەیاندووە. ئاندریا باڵبی یەکێک لە خاوەن بەلەمەکانی گواستنەوە وتی ئێمە لە ئێستادا کارەکەمان بە تەواوەتی وەستاوە. هەر جارێک ئاوەکە زۆر کەمتر دەبوو لە ڕێڕەوە ئاویە دیاریکراوەکاندا دەبوو لێیان دوور بکەوینەوە. ئەوەشی وت من 28 ساڵە ئەو کارە دەکەم و هەرگیز ئەوەندە کەمبوونەوەی ئاستی ئاوم نەبینیوە. خراپتر لەوەش وتی هەندێک لە بەلەمەکان لە ناو قوڕدا گیریان خواردووە و پارک کراون. دەبێت چاوەڕێی ئەوە بکەن کە جارێکی تر ئاوەکە بەرز بێتەوە بۆ ئەوەی بیان هێنە دەرەوە. کاریگەریەکانی وشکەساڵی وەرزی زستان بە هەموو شوێنێکی ئیتاڵیاوە دیارە کە بەفرێکی کەم هەیە بۆ خلیسکێنەرەکان لەسەر ئەڵپ و دەریاچەکان و ڕووبارەکان ئاستیان لە دابەزین و کەمبوونەوەدایە. لە ماوەی 3 هەفتەی ڕابردوودا لە ڤینیسیا بەشێک لە ڕێڕەوە ئاویەکانی شارەکە بە تەواوەتی وشک بوون و یان بەرەو وشک بوون دەچون. شارەزایان دەڵێن درێژکراوەی تایدەکانی ئێپ پەیوەندی هەیە بە سیستەمی کەشوهەوای زۆر بەرز بەسەر زۆربەی ناوچەکانی وڵاتی ئیتاڵیادا. جیۆڤانی سیکۆنیس سەرۆکی تاقیگەی ڕێسیلینسی ڤینیسیاوتی ئاستی نزمی ئاو لە ڤینیسیا زۆر کەم ڕوویاوە. لە ڕابردوودا هەر جارێک گرفتی وشکەساڵی نزیکبوونەوەی ئاوی دروست کردووە تەنها چەند ڕۆژێکی خایاندووە. ئەم جارە بۆ چەند هەفتەیەک بەردەوام دەبێت و ڕەنگە بۆ ماوەیەکی زیاتریش درێژە بکێشێت.